هێزی سەلەفی کێن و ئەمڕۆ تا ئیسلامیە چۆن پێناسە دەکرێ؟ سەلەفی فرقەیەکی ئیسلامین کە لایەن وایە بەبێ هیچ واسیتەیەک و تەفسیرێک پێویستە بگەڕێنەوە بۆ سەرەتاکانی پێکهاتنی ئیسلام و دەستوراتی ژیانی خۆیان تەنیا و تەنیا لە قورئان وەربگرن. سەلەفیگەری یان وەهابیەت چەند جۆریان هەیە. جۆرێکیان هەر بیر و باوەڕی ڕەسمی دەربارەی پادشاکانی عەرەبستانی سعودیە کە حکومەتی پێدەکەن و لە پاڵ زیارەتگاکان و لەسەر چاڵە نەوتەکان دانیشتون و سەروەت و دەسەڵاتێکی زۆریان لەو ڕێگایەوە پێکهێناوە. ئەوانە بە سەلەفی محافزەکار دەناسرێن. سەلەفی تۆندڕە و ئەوانان کە دایان هەوێ بە زەبری تێرۆر و کوشتن و بە هەر وەسیلەیە کە بۆیان بکرێ هەموو نەیارانی بیر و باوەڕەکەی خۆیان یان لەناو برن و یان واداریان کەن سەریان بۆ دانەوێنن وا جەزیە واتە ماڵیاتی کافر بوونیان پێ بدەن. دژایەتی ئەوان لەگەڵ موسڵمان یان ناموسڵمان هەر کەس کە غەیری خۆیان بێت وەکو یەک وایە. هەر بەم بۆنەوە وەکو بیر و باوەڕ بە توندی دژ بە پەیڕەوانی شیعەن. ئەم بۆچوونە هیچ چەشنە عیلم و زانستێک و ڕیوایەتێک کە لە قورئاندا نەهات بێ قبوڵ ناکە. ئەوان پەیڕەوەکانیان وا ڕادێنن کە گوێ بۆ هیچ منتقێک غەیری ئەوەی کە خۆیان باوەڕیان پێیەتی شل نەکەن. بەنسبەت ژیان لەو دنیایە زۆر بێهیوان و ئاسوودەیی خۆیان لە مەرگ و بە خەیاڵی خۆیان لە بەهرەمەندبوون لە نێعمەتەکانی دنیایەکی دیکە کە باوەڕیان پێیەتی دەبینەوە. هەر بۆیە غەیری کەسی فرقەکەی خۆیان مەحەبەت و دۆستایەتیان بۆ هیچ ئینسانێک نییە و لە هەر شوێنێک کە بۆیان بکرێت دژ بە نارانی خۆیان بە شێوەیەکی دڕندانە دەژوڵێنەوە. ئەوان نەچیری خۆیان لە ناو لاوانێکدا دەبینەوە کە بە هۆکاری جۆرا و جۆر تووشی هەست بە جۆرێک شکست لە ژیانیان دەکەن و نائومێدن. ئەو فرقەیە لە ڕاستیدا ڕێگای چۆن مردنیان پێی نیشان دەدەن نەک چۆن ژیان. ئەو فرقەیە بەکردەوە کەوتونەتە داوی سیاسەتی دەوڵەتانی منتەقە و هەر کامیان بە جۆرێک ڕێگایان بۆ خۆش دەکەن بۆ ئەوەی بەگەشت لایەنەکەی کەدا بکەن و بەرژەوەندی سیاسی خۆیانی پێدابین بکەن. تا پێش کودتای ئەفغانستان و هاتنی هێزەکانی ئەرتەشی شۆڕەوی جاران بۆ ئەو وڵاتە و دواجاریش دامەزرانی حکوومەتی ئیسلامی لە ئێران سەلەفیگەری یان وەهابیەت ئەساسەن هەرە ئەوە بوو کە لە دەرباری سعودیەدا ئامرازی حکوومەتکردنی ئەو دەوڵەتە بوو. لەو کاتانەوە بە پێی نەقشەی ئەمریکا و بە پوڵی عەرەبستانی سعودی بۆ ڕقابەت لەگەڵ شوڕەوی لە دەرەوەی شەڕی ساردا ئەو جەریانە لە ئەفغانستان پەرەپێدرا. ئەفغانستان بەهۆی حزوری هێزەکانی یەکێتی سۆڤیەتی جاران ئەو شوێنە بوو کە تێیدا سەلەفیگەری لە چوارچێوەی فکر و بیر و باوەڕێک واوەتر دەچوو دەبوو بە ئیدیۆلۆژی بۆ بەڕێوەبردنی کاری چەکداری. عەرەبستانی سعودی بەڕێوەبردنی سازمانە ئیتلاعاتیەکانی ئەمریکا بەرەو پیری ئەم حاڵەتەی سەلەفیگەریەوە چوو و ڕێگای بۆ کاری چەکداری و تند و تیژیش بۆ خۆشکردن. دوای دەرچوونی هێزەکانی شوڕەوی لە ئەفغانستان ئاورێک کە دەوڵەتی عەرەبستان و ئەمریکا پێکەوە ڕۆشنیان کرد بوو خامۆش نەبەوە و دووکەڵەکەی چاوی خۆشیانی گرتەوە. ئەوە بوو کە ڕووداوی 11 سەپتەمبری ئەمریکای لێکەوتەوە و لە وڵاتی عەرەبستانیش چەندین کاری تند و تیژی و پڕکارە سات ڕوویاندا. کاری سەلەفیگەری گەیشتە جێگایە کە هەر دەوڵەتێک لەم دەوروبەرە مەسلحەتێکی لە دووریان لە نزیکی خۆی هەبوو چووە سوراغی ئەم بۆچوونە و لاوانی بێهیوا و بێئومێدیان لە پێناو دابینکردنی بەرژەوەندیەکانی خۆی بەکارهێنا و گیانیانی کردە قوربانی. ڕژیمی کۆماری ئیسلامی چاوپۆشی لە حوزور و هاتن و چوونیان کرد بۆ ئەوەی حیزبە سیاسیەکانی کوردستانی پێلاوەز بکات. ئەوە جۆرێکی دیکە لە مادەی هۆشبەر بوو کە ڕژیم ئاگاهانە ڕێگای پێدەدا. بە چاوپۆشیکردن لە ئەفغانستانە و لە ڕێگای ئێرانەوە بە ئازادی هاتوچۆی عێراقیان دەکرد کەوایە لاوی هەڵخەڵەتاوی کورد دەبوایە لە پێناو ئەو بۆچوونەدا لە عێراق ببێ بە قوربانی بۆ سیاسەتی ڕژیمێکی دژە بەشەری وەکو کۆماری ئیسلامی. خۆگەر لە ناوخۆی کوردستانیشدا کۆنتڕۆڵ نەکران و ئاژاوەیەکیان نایەوە جێگایەکیان تەقاندەوە و کەسانێکیشیان کۆشت کۆماری ئیسلامی لەو ئاستەدا باکێکی نییە و لە پێناو میلیتاریزەکردنی زۆرتری کوردستان بەکاری دێنێ. زۆربەی لاوانێکی سادە کە دەبن بە پەیڕەوی ئەو فیرقەیە خۆیان نازانن کە کەوتونەتە چ داوێکەوە و چۆن لە پێناو بەرژەوەندی دەسەڵاتدا بەکاریان دێنن.